لیژنەی تەندروستی نیشتیمانی چین ڕایگەیاند ڕۆژی پێنجشەممە لە سەرتاسەری وڵاتدا 327 حاڵەتی دڵنیایی پەتای ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراوە. ئەم ژمارەیەش لە ڕۆژی 23 مانگی ڕابردووەوە بە کەمترین ئاستی توشبووندا دەنرێت. لەسەر ئاستی ناوچەی لە کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 143 حاڵەتی توشبوون بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا و گیان لە دەستدانی 8 کەسی دیکە تۆمار کران. همه کل خانواده دچار رعب و وحشت شدیم. وەزارەتی تەندروستی ئەو وڵاتەش ڕایگەیاند لە سبەینێ شەمەوە تا ڕۆژی سێشەممەی داهاتوو لە سەرتاسەری ئێراندا قوتابخانەکان دادەخرێن. لە ئێران تا ئێستا 388 کەس بە پەتای کۆرۆنا توش بوون. لەو ژمارەیەش 34 کەسیان گیانیان لەدەستداوە. وەزارەتی تەندروستیش داوا لە هاوڵاتیان دەکات لە ماڵەکانیان نێنە دەرەوە و ڕێنماییەکان جێبەجێ بکەن. ئێران کە لە ڕووی ژمارەی دانیشتوان بە پەتای کۆرۆنا لە ڕیزبەندی وڵاتە یەکەمینەکانە چەندین بەرپرسی لە باڵای دەوڵەتیش تووشی پەتاکە بوون. بە پێی نوێترین زانیاری مەعسومە ئیبتیکار یاریدەدەری سەرۆکۆمار بۆ کاروباری ژنان تووشی پەتاکە بووە و خراوەتە ژێر چاودێری تەندروستیەوە. پێشتریش لە تۆمارێکی ڤیدیۆییدا موستەبا زونور سەرۆکی لیژنەی ئاسایشی نەتەوەی ئێران لە پەرلەمانی ئەو وڵاتەدا دانی بەوە دانا کە پشکنینەکەی ئەرێنی بووە و تووشی پەتای کۆرۆنا بووە. ئەمەش جگەلەوەی باز لەوە دەکرێت 4 پەرلەمانتار بە هەمان شێوە توش بوون. لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی لە بەحرەین ئەمڕۆوا ڕاگەیاندرا کە 3 حاڵەتی نوێی پەتاکە تۆمار کراوە. کۆی ژمارەی توشبوان بۆ 36 حاڵەت بەرز بووەوە. بەرپرسانی بەحرەین ڕایانگەیاند ئەو حاڵەتە نوێیانە ئەو هاوڵاتیانن کە لە ڕێی گەشتی ئاسمانی ناڕاستەوخۆوە لە ئێرانەوە گەڕاونەتەوە. لە کوێیتیش 2 حاڵەتی دیکە ڕاگەیاندرا و کۆی گشتی حاڵەتەکانی توشبوونی بۆ 45 بەرز کردەوە. بە هەمان شێوەی بەحرەینیش ئەو 2 حاڵەتە نوێیەی کوێیتیش 2 هاوڵاتی بوون لە ئێرانەوە گەڕاونەتەوە. وەزارەتی تەندروستی کوێیت ئاماژەی بەوەش کرد 22 هاوڵاتی کە لە ئێران گەڕاونەتەوە خراونەتە ژێر چاودێری تەندروستیەوە. هەر بەهۆی مەترسی پەتای کۆرۆناوە دامەزراوەی سوپای کوێیت لە سەرجەم کۆلێژ و قوتابخانەکانی بۆ ماوەی 2 هەفتە دەوامی ڕاگرت. کۆمپانیای نەوتی کوێیتیش تا کاتێکی نادیار کارەکانی هەڵپەسارد. لە وڵاتی لوبنانیش لە ماوەی ئەم هەفتەیەدا 3 حاڵەتی نوێی پەتای کۆرۆنا ئاشکرا کرا و هەر 3 حاڵەتەکەش لە وڵاتی ئێرانەوە گەڕاونەتەوە. هەر بە هەمان هۆکار وەزارەتی گواستنەوەی لوبنان بڕیاریدا گواستنەوەی ئاسمانی و دەریایی لە چین و ئێران و کۆریای باشوور و ئیتاڵیا و ئەو وڵاتانەی ڤایرۆسەکەیان تێدا بڵاو بووتەوە ڕابگرێت. لە ئێستاشدا لە سەرتاسەری ئەو 49 وڵاتی پەتای ڤایرۆسی کۆرۆنایان تێدا بڵاو بووتەوە 83671 کەس توش بوون. لەو ژمارێش 2865 گیانیان لەدەستداوە و لە سەر ئاستی وڵاتی چینیش 40011 کەس لە پەتاکە چاک بوونەتەوە. پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە بە کۆڤید-19 ناسراوە سەرەتا لە 12 ساڵی ڕابردوو یەکەمین حاڵەتی لە شاری ووهانی ناوچەی هوبی چین تۆمار کرا و دواتر بە تەواوی وڵاتی چین و بەشێک لە وڵاتانی جیهاندا بڵاو بووەوە.